عبد الله كري عمري كري عاص خوالي الرازي بأجريت وبمان أنه سمع رسول الله صلى الله عليه وسلم يقول: إذا سمعتم المؤذن فقولوا مثل ما يقول المؤذن، أو فقولوا مثل ما يقول، ثم صلوا علي، فإنه من صلى علي صلاة صلى الله عليه بها 10. ثم سلوا الله لي الوسيلة فإنها منزلة في الجنة لا تنبغي إلا لعبد من عباد الله وأرجو أن أكون أنا هو. فمن سأل لي الوسيلة حلت له الشفاعة. رواه مسلم. ژمارەی حەدیثەکەش 384. خۆشەویستەکانم، لەم حەدیثە عەبدوڵڵا ئەفەرمێ گوێم لە پێغەمبەر بوو صلى الله عليه وسلم فەرمووی، یعنی پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم فەرمووی: ئەگەر گوێتان لە بانگدەر بوو بانگیدا، ئەو چی وت ئێوەیش وەکو ئەو بڵێنەوە. بانگدەر چی وت تۆ وەکو بانگدەر ئەڵێیتەوە. إلا لحي على الصلاة وحي على الفلاح نبيت لجاتي أوالي لا حول ولا قوة إلا بالله. دوای ئەوە سەڵاواتی دوای ئەوەی بانگدەر تەواوی کرد، سەڵاوات لەسەر پێغەمبەر ئەدەی صلى الله عليه وسلم. هەر کەسێ یەک سەڵاوات لەسەر پێغەمبەر بدا، خوای گەورە 10 سەڵاواتی لەسەر ئەدا. دوای ئەوە ثم سلوا، پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم دوای سەڵاواتەکە ئەمجا داوای وەسیلەم بۆ بکەن، لەخوا داوای وەسیلەم بۆ بکەن. یعنی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم داوا لە ئومەتەکەیەکە دوعای بۆ بکەن. دوعای چی بۆ بکەن؟ کێ مستحقترین کەسە کە تۆ دوعای بۆ بکەی؟ والله بەس پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە هەموو کەسێ مستحقترە، تەنانەت لە باوک و لە دایکت، تەنانەت لە خۆتیش مستحقترە کە دوعا بۆ پێغەمبەر بکەی صلى الله عليه وسلم. چونکە ئەگەر پێغەمبەر نەبوایە تۆ ڕێگای ئیسلامت هەر نەئەزانی، ئەگەر پێغەمبەر نەبوایە تۆ نەتەزانی خوا چییە، نەتەزانی دینی، یعنی ئەسڵەن ئەگەر پێغەمبەر نەبوایە ئێستا ئێمە ئاگرمان نەپەرست، والله ئاگرمان نەپەرست. ئەگەر پێغەمبەر نەبوایە صلى الله عليه وسلم هەنێکەیە مەسیحی بوون، ئیسەیش ئەمانوت خواسیانە، خوا و ژنەکەی خوا و کوڕەکەی خوا، نەعوذ بالله. ئەگەر پێغەمبەر نەبوایە ئێمە ئەمانزانی قل هو الله أحد، ئەمانزانی الله الصمد، ئەمانزانی لم يلد ولم يولد، ئەمانزانی خوا تەنیایە، خوا بێنیازە و پێویستی بە کەس نییە، خۆی گەورەی هەموو دنیایە، خۆی گەورەی هەموو جیهانە، پێویستی بە کەس نییە، نە مناڵی بووە و نە مناڵیشی لێ ئەبێ، نە لە دایک بووە و نە مناڵیشی لێ ئەبێ، نە ڕۆڵەیشی هەیە. ولم يكن له كفوا أحد، وهيج هاوسر و هاوتایەکی نییە خوای گەورە. يعني ئەگەر تۆ ئەمە پێغەمبەر نەبوایە ئەمان نەتەزانی؟ والله نەتەزانی. لەکوێ ئەمان زانی؟ ئەمە هەمووی خوای گەورە بەهۆی پێغەمبەری خوا و بە ئێمە ڕاگەیاندووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەبەبە، بۆیە مستحقترین کەس والله مستحقترین کەس پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە ئێمە بەردەوام سەڵاواتی بۆ بنێرین. بۆیە کابرایەک دوعای کرد لە زمانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، بەڵام کاتێ دوعای کرد حەمد و سەنای خوای نەکرد و سەڵاواتیشی لەسەر پێغەمبەر نەدا، یەکسەر دەستی کرد بە دوعاکردن. کاتێ من قنوت ئەخوێنم من یەکسەر ناڵێم اللهم، کاتێ قنوت ئەخوێنم پێشا حەمد و سەنای خوا ئەکەم، سەڵاوات لەسەر پێغەمبەر ئەدەم، ئەمجا ئەڵێم اللهم. چونکە لەو حەدیثەیە هاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە کابرا دوعای کرد و سەڵاواتی نەدا و حەمد و سەنای نەکرد، یەکسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەم دوعایە نوقسانە و ناگاتە لای خوای تەعالی. و با بزانن زۆربەی دوعای ئێمە کە بەرز نابێتەوە بۆ لای خوای تەعالی هۆکارەکەی ئەوەیە. خەڵک یەکسەر داواکە ئەڵێ خوای ڕەحمان پێ بکەی،
خۆی عەف نابێت. یەکسەری ئەبێ یەکەم جا بڵێ حەمد و سەنا بۆ تۆ خوایە، من عەبدی تۆم خوایە، من زەلیلم بۆ تۆ خوایە، من هیچ تەکەبورێک ناکەم، هیچ فیزێ ناکەم. والله من ئەگەر تۆ هەناسەکەم پێ نەدەی یەکسەر ئەمرە بیسە، ئەگەر تۆ هێزم پێ نەدەی بە چاوەکانم ئای ئێستا کوێرە بم، ئەگەر تۆ هێز بە دڵم نەدەی یعنی دڵم لە دقەیەکە 70 جار لای کەمی ئاوا خوێن ئەبەخشێ، 70 جار لە دقەیەکە یعنی دقەیە 60 سانیەیە، بەڵام دڵی تۆ 70 جار لێ ئەدا، جاری وا هەیە زیاتریش لێ ئەدا، یعنی دڵی تۆ 70 جار یعنی لە گشت سانیەیەکە دڵ دوا ئەکا، یعنی بە چرکەیەک پێویستت بەخوایە، بە کەمتر لە چرکەیەک پێویستت بەخوایە. ئەی خوایە والله من هیچ نیم ئەگەر تۆ فریام نەکەوی. پێشا زەلیلی خۆت بۆ خوا دەرەخەی، دوای ئەوە سوپاسی خوا ئەکەی کە خوا پێغەمبەری بۆت ناردووە، سەڵاواتیش لەسەر پێغەمبەر ئەدەی صلی الله عليه وسلم. آخر سەڵاواتدان یعنی خوایە من سوپاس دەکەم کە تۆ ئەم پێغەمبەرت بۆ من ناردووە. حەقە ئێمە قەدری پێغەمبەر بزانین، حەقە والله و بێ پێغەمبەر ژیان نییە، بەبێ پێغەمبەر ناتوانین بژێی. آخر خەڵکانێکەیە تا ئێستا قەدری پێغەمبەر نازانن، خەڵکانێکەیە پێغەمبەر ناشرینەکەن لە ناو خەڵک، خۆشیان نەزانن درۆوەکەن، خەڵکانێکەیە دژایەتی پێغەمبەر ئەکەن صلی الله عليه وسلم، خۆشیان نەزانن درۆزنترین کەس ئەوانن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تیرۆریست بووە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زوڵمی کردووە، پێغەمبەری خوا حاشا 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 والله حاشا. پاکترین بەرنامە کە خوای تەعالا هێناوێتی بۆ مرۆڤایەتی کە تا ئێسەش ماوە و دەستکاری نەکراوە دینەکەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. خۆشەویستەکانم دینی پێغەمبەر خۆشیەکەی ها لەوەیە چەندێ دەستکاری بکەی ڕاستیەکەی ڕەدۆزیتەوە. ئیسە دینەکەی پێغەمبەر عیسا گوم بوو، دینەکەی پێغەمبەر موسا گوم بوو، چونکە پەیامەکە نەما پەیامە ئەسڵەکە، بەس دینی خۆمان کەس ناتوانێ بیگۆڕێ، هەر کەسێکیش بیگۆڕێت درۆکەی دەرەکەفێ. ئەگەر یەک تۆز عاقڵ بی ئەزانی درۆکە، یەک تۆز ورد ببیتەوە دینی ئیسلام دژ بە ئەوەیە، یعنی ئیسا خەڵکێکەیە لەسەر زەویە توند و تیژن یەکسەر تۆ زانی ئەمە دینی ئیسلام نییە. چون پێغەمبەرە فەرمێ هەلەکە المتەنەطیعون هەلەکە المتەنەطیعون هەلەکە المتەنەطیعون، توندڕەوەکان تیا چوون، توندڕەوەکان تیا چوون، توندڕەوەکان تیا چوون. ئیتر ئەمە کەی دینی پێغەمبەرە صلی الله عليه وسلم یەکسەر دەرەکەفێ، چونکە تۆ قورئانێکت هەیە، قورئانەکەت میزانە، حەدیسەکانی پێغەمبەرت هەیە صلی الله عليه وسلم، ئەم هەموو عالمە گەورە بۆمانیان گێڕاوەتەوە، گشتی میزانە و ترازووە، حەق و ناحەقی پێ لە یەک جیاکەیتەوە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئاخر تەمەنیا ئەفەرمێ من دووشتم بۆتان جێڵاوە، ئەگەر دەستی پێوە بگرن قەت نافەوتێن. دووشتم بۆتان جێڵاوە، ئەگەر دەستی پێوە بگرن قەت نافەوتێن، کە ئەویش بریتیە لە کتابەکەی خوا و بریتیە لە سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، کە هەڵگری ئەو سنەتانە ئەهل و بەیتی پێغەمبەرن، سەحابەکانی پێغەمبەرن، ئەوانەی کە بە ئێمەیان گەیاندووە. بۆیە خۆشەویستەکانم کە بانگدریا یەکسەر کە دوای ئەوەی بانگەکە تەواو بوو حەقا سەڵاوات لەسەر پێغەمبەر بدەی صلی الله عليه وسلم، دوای سەڵاوات دانت لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم حەقا دوعا بۆ پێغەمبەر بکەی صلی الله عليه وسلم. پێغەمبەر داوا لە ئێمە ئەکا کوڕە هەی ئەوانەی کە بەخیلن، پێغەمبەر پێتەڵێ دوعام بۆ بکەت و دوعای بۆ ناکەی، ئاخر چۆن ڕوود تێ، چۆن ڕوود تێ؟ پێغەمبەر بفەرمێت داوام بۆ بکە دەرەجەیەکەیە لە لای خوا، ئومێ دەکەم بۆ من بێ کە پێ ئەوترێت دەرەجەی وەسیلە بە یەک مرۆڤ ئەدرێ، ئومێ دەکەم ئەو مرۆڤە من بم، دوعام بۆ بکەن، زۆر دوعام بۆ بکەن بەشک خوای گەورە ئەو بدا بە من. پێغەمبەر حەزی کردو ئەو پلە بۆ ئەو بێ و حەقی خۆشێتی و هەر بۆ ئەویشە، وعدیشی پێدراوە لایەن خواوە. بەڵام دوعای ئێمە کاریگەریەکەی ئەوەیە کەوا خەڵکێکی تری زیاتر شایەتی ئەدەنا. پێغەمبەر صلی الله عليه وسلم جەنازەیەکیان ڕەت کرد بەلای پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، زەلامێ وتی پیاوێکی باشە، یەکێکی تر وتی پیاوێکی باشە، کە هەر کەسێ ئەویت پیاوێکی باشە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی فەرموو وەجەبەت، یەکێکی تر ئەویت پیاوێکی باشە پێغەمبەر ئەی فەرموو وەجەبەت،
یەکێکی تر ئەیوت پیاوێکی باشە پێغەمبەر ئەی فەرموو وەجەبەت وتیان ئەی پێغەمبەری خوا تۆ هەر ئەفەرموو وەجەبەت 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 مەبەستت چی بوو؟ فەرمووی ئێوە شایەتی خوان لەسەر زەویە، ئەگەر ئێوە شایەتی بدەن لەسەر کەسێ خوای گەورەش ڕەحمی پێکا بە چاکە ئەگەر شایەتی. دوای ئەوە دوعا بۆ پێغەمبەرەکەی و دوعاکەش ئێستا بۆمانی خۆشی فێرمانەکات چۆن بیکەین. دوعاکەشمان فێرەکات پێغەمبەر صلی الله علیه وسلم هیچ شتێک نەماڕوونی نەکاتەوە براینە یعنی قەت ئەچێتە عەقڵمانەوە شتێک مابێ لەم دنیایە پێغەمبەر بۆ ئێمە باسی نەکردبێ والله هیچ نەماوە باسی نەکات. هەر کەسێکیش ئەڵێ من تەحەدایەکەم پێغەمبەر صلی الله علیه وسلم هیچ نەماوە باسی نەکات. ئەوەی کە قازانجی مرۆڤایەتی تیابێ ئەوەی کە خێری دنیا و قیامەتمانی تیابێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فێری کردین چۆن معاملەی لەگەڵا بکەین، چۆن هەڵسوکەوتی لەگەڵا بکەین فێری کردین. بۆیە فێریشمانەکات چۆن دوعایش بکەین بۆ خۆی. جا هەر کەسێ ئەو دوعاەم بۆ بکا پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم دوعاکە ئیسا ئیخوێنین تۆزێکی تر لە حەدیثێکی ترە هاتووە هەر کەسێ ئەو دوعاەم بۆ بکا پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم حەڵاڵی شەفاعەتی من ئەکا. الله أكبر. چی دەسەکەوێ هەر کەسێ دوعا بۆ پێغەمبەر بکات چی دەسەکەوێ؟ حەڵاڵی شەفاعەتی پێغەمبەر ئەکا صلی الله عليه وسلم. ئەزانن یعنی چی حەڵاڵی شەفاعەتی پێغەمبەر؟ یعنی لە ڕۆژێکە کە خۆر 1 میل دوورە خەڵق هەمووی لە ناو عارەقی خۆیان ئەگەوزێتەوە عارەقی گوناحەکانی خۆی هەیە عارەقەکەی گەیشتوتە قوڕگی خەریکە ئەخنکێ 50,000 ساڵ لەبەر ئەو خۆرە گەرمە ئەو عالەمە ڕاوەستاون چاوەڕوانی ئەوەن کەوا محاسەبە دەسی پێ ئەبکا کەسێک نییە بتوانێت داوا بکە لە خوای گەورە کە محاسەبە دەسی پێ بکە. خەڵک زۆر حاڵیان خراپە خەڵک زۆر لە وەزعی خراپان بەڵام لەو لە حەزاتە کۆمەڵە خەڵکانێکان لە ژێر سێبەری پێغەمبەرە خوای گەورەیە لەو کاتە ئەوە شەفاعەتە. کۆمەڵە خەڵکانێک هەن لە ژێر سێبەری خوان لەو ڕۆژە لەو گەرمایان نین باسیشمان کردووە. لەو لە حەزاتەش خۆشەویستەکانم خەڵک هەمووی پیا و معقولان و گەورەکان ئەچنە خزمەتی ئەچنە لای پێغەمبەرەکان لای پیاوچاکان لای ئادەم عەلەیهی السەلام داوا ئەکەن کەوا شەفاعەتیان بۆ بکە. یعنی شەفاعەت یعنی تکاکردن ڕجاکردن لە خوا محاسبە دەستی پێ بکە. ئادەم عەلەیهی السەلام ئەفەرمێ من ناتوانم ئەو پلەی من نییە چونکە من گوناحێکم کردووە تازە ناتوانم لە ڕووم نایە دووبارە بچمە حزوری خوای تەعالە. بڕۆنە لای نوح ئەچنە لای نوح ئەفەرمێ منیش ناتوانم من دوعایەکم بوو لە قەومەکەم کردم تازە من ناتوانم. بچنە لای ئیبراهیم ئەچنە لای ئیبراهیم ئەفەرمێ من ناتوانم چونکە من 3 درۆم کردووە کە درۆیش نییە بەس ئەو ئەڵێ درۆیە لەبەرەوەی شەرمەکە بڕۆتە لای خوای تەعالە هیچیانیش ئەو درۆیە نییە کە بە درۆ حەساب بێ. بە خێزانەکەی لە دەستی زاڵمەکە دەرجاتیدا وتی ئەمە خوشکمە بۆ ئەوەی نەجاتیان بێ لە دەست ئەو کابرای زاڵمە و خوشکی ئیمانیشی مەبەست بوو یعنی لە ئیمان و ئەمە خوشکمە هەردووکمان مسلمانین بەڵام ئیبراهیم هەر ئەترسێ. بڕۆن بۆ لای موسا دێنە لای موسا عەلەیهی السەلام موسا ئەفەرمێ منیش ناتوانم چونکە من زەلامێکم کوشتووە. ئەی خۆ موسا مەبەستی نەبوو زەلامەکە بکوژێ بەڵام تازە بەدەستی ئەو کوژرا لە ڕووی نایە جارێکی تر. بچن بۆ لای عیسا ئەچنە لای عیسا عەلەیهی السەلام عیسا گوناحی نییە باسیکە بەڵام ئەزانێ ئەو ئەهلی ئەوە نییە ئەو لەوە دووە لە قیامەتا دا ئەبەزێ ئەبێ شوێنی پێغەمبەر بکەوێ صلی الله عليه وسلم.
بۆیە ئیسا گوناحێکی باس نەکرد بەڵام شەرمەکە ئەڵێ من ئەهلی ئەوە نیم من ناتوانم ئەوە هی من نییە ئەوە پلەی محەممەدە صلی الله عليه وسلم بچنە لای محەممەد ئەو دوعاتان بۆکە ئەو شەفاعەتتان بۆکە کە دێنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەنە لەها منم کە توانای ئەوەم هەیە بە ئیزنی خوا بۆیە ئەچێتە ژێر عەرشی خوای تەعالا و سەر بەرز ناکاتەوە سوجدە ئەبا و سەر بەرز ناکاتەوە حتى خوای تعالى أفرمي ارفع رأسك يا محمد ارفع رأسك سل تعطى اشفع تشفع أي محمد سر برز كروا داوا بك بوت ظلامت أدريتوا شفاعت بك شفاعت تجيرايا في غمر صلى الله عليه وسلم دسقا بشفاعت خوش بختي أو كسبو أو كسي كفي غمر شفاعتي بوك خوش بختي بو أو كسي کە پێغەمبەر شەفاعەتی بۆکە هەر کەسێ دوعا بکە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەڵاواتی لەسەر بدا لە دوای بانگ دوعای وەسیلەی بۆ بکە خوای تەعالا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مژدەی پێ ئەدا کە خوا مەجالی شەفاعەتی بۆ ئەدا بۆ ئەو کەسە بیکە جا حەزەکەن بەدەستی مبارەکی پێغەمبەر لە ئاوی کەوسەر بخۆنەوە حەزەکەن کێ هەیە حەز نەکا کێ هەیە حەز نەکا لەو ڕۆژە کە تینوێتی خەڵکی فەوتاندووە تۆ بەدەستی مبارەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئاوی کەوسەر پەرداخێک ئەدا بەدەستەوە ئەو پەرداخە لێ ئەخۆیتەوە ئیتر نەتینویت ئەبێ طبعا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئاوەکەی لە شیر سپیترە لە هەنگوێن شیرینترە کە ئەیخۆیتەوە ئیتر تینۆبوون نییە هەتا ئەچیتە بەهەشت و ئەوە نەوعێک لە مژدەی بەهەشتیشە ئەو ئاوە ئەگەر هەر کەسێ لێی بخواتەوە ئیتر ترسیشی نامێنێ یعنی دەلیلە کە ئەو کەسە شایستەی بەهەشتە